کۆچکردنی گەنجان لە هەرێمی کوردستانەوە بە وڵاتانی دەرەوە و بە تایبەتی وڵاتانی ئەوروپا لە سەرەتای ئەم ساڵەوە زیادی کردووە. لەم دوو مانگەشدا ڕێژەی ئەو گەنجانی کە دەچنە دەرەوەی هەرێم بە شێوەیەک زیادی کردووە کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک وێنەی ئەو گەنجانە بڵاو دەکرێتەوە کە لە تورکیاوە چوونەتە وڵاتانی ئەوروپا. ئەم خاکێکی بینن نەمەقاچی یۆنانە و ئەو شاخەش ئەو چیاش خاچی تورکیایە. باش ساعت و نیوێک بە یەختی چوب گەیشتی نام بەرەوە بە 35 نەفەرەوە. ئەوەش خاکە زەرینەکەی یۆنانە لە خاکی خۆمانە چێ بەڵامی ترەڵێ چی؟ بەپێی ئامارێکی فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراق مانگانە نزیکەی 30,000 گەنج لە هەرێمی کوردستان کۆچ بۆ وڵاتانی دەرەوە و ئەوروپا دەکەن. مانگانە 2,000 خەڵک بەردەوام لە هەرێمی کوردستانەوە بەرەو ئەوروپا کۆچ دەکەن و خۆیان مەترسی بە ژیانی خۆیان دەکەن و خۆیان دەنێن بەس بەندە قاچاقەکان و بەداخەوە لە ماوەی ڕابردووە لە ماوەی 3 ڕۆژ ڕابردووە هەواڵێکی جەرگبووان بیست بەداخەوە 12 گەنج لە بینی وڵاتی یۆنان و ئیتالیا خنکاوە. ڕۆشتنی گەنجان لە هەرێمەوە بۆ ئەوروپا وای لێ هاتووە کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پەڕەی تایبەت کراوەتەوە بە ناوی ئەو کەسانی قاچاقچین یاخود ئەوانەی شارەزان و گەنجان دەبن بۆ ئەوروپا. بە شێوەیەک نرخی ئەو وڵاتانەی تیادا دیاری کراوە کە دەتوانێت لە بەرامبەر بڕێک پارە کە لە 10,000 دلار کەمترە گەنجان بۆ ئەو وڵاتانە ببن. شەو بەڕێوەین وەڵی تێڵخەوین هێرنانین مرتاحین نەترسین یەختێکی خۆشە دەرەجەیەکە یەک ترسیدیان نیە. لەسەر کۆچکردنی گەنجانی هەرێمی عێراق بۆ دەرەوەی وڵات دەرباز محەممەد وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق بەێناتی ڕاگەیان ناتوانن ڕێگری لە کۆچکردنی گەنجان بگرن چونکە ئەو کۆچکردنە ناشەرعیە. وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق وتیشی ئەو گەنجانە بە ناوی گەشت و گوزار و سەدانەوە دەستنە تورکیا و لەوێشەوە بەرە وڵاتانی ئەوروپا دەڕۆن. هەموومان مرتاحین هەمووی کوڕی سلێمانین هەمووی کووردە ئیشەڵا چۆگەنی داڵیا مقەدەر بەخوانەمێ ئەوەش کاک چۆمانی دەلاکە خۆشەویستیم بۆیەیە ئەو گەنجانی بەرەو ئەوروپا کۆچ دەکەن هۆکارەکەی بۆ نادادپەروەری و نەبوونی کار و قەیرانی دارایی هەرێم و سەرجەم ئەو قەیرانانی تر دەگەڕێنەوە کە ڕوبەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووتەوە. بەشێکی تریشان کۆچکردنەکەیان بۆ شەڕی دژی داعش و ناسەقامگیری عێراق و هەرێم دەگەڕێنەوە. هەرێمی کوردستان خەریکە دەگەڕێتەوە بۆ 20 ساڵ بەر لە ئێستای چونکە لە ئێستادا هاوشێوەی ساڵانی نەوەدەکان گەنجانی هەرێم ڕوو لە وڵاتانی ئەوروپا و دەروی عێراق دەکەن. هێمن مەحموود یەنارتی، سلێمانی.